everybody. Today we will be translating a Kurdish text to English. سڵاو خوازانی خۆشەویستان ئیمڕۆ تێکستێک دەکەین لە کوردیەوە دەکەین بۆ ئینگلیزی. ژینگەی ئێمەی مرۆڤ ئەو شوێنانە دەگرێتەوە کە لێی دەژین. Environment. Our environment as human is connected to the place that we live in. ئەو تانەش کە لە جۆروبەرمان هەن و کاریگەریان بەسەر ژیانەوە هەیە وەک ئاو، هەوا، خاک، پیسبوونی ژینگە کار دەکاتە سەر تەندروستی ژیانی مرۆڤ و گیاندارانیش. کە تەرخەمیم کردن لە فرەدانی زبڵ و خاشاک و پاشماوە لە کۆڵان و گۆڕاپان و شەقام و ناشرینکردن و پیسکردنی ڕووی دیوارەکانی سەر قوتابخانەکە و شوێنە گشتیەکان و باخ و باخچە و دار و درێخت و زۆربوونی دووکەڵی ئۆتۆمبیل و کارگە و جگەرە و گەلێشتی دیکەش. ئەمانە هەموو هۆکارن بۆ ئەوەی ژینگەی جوانی شاری وڵاتەکەمان هیچ بکەن. Those things that are surrounding us and affect our life, for example, water, air, land polluting the environment, affects our mental health, not carrying and throwing trash onto the streets and parks and making the road ugly and dirty view of the walls, especially in schools and cities and the public places, not caring about gardens and trees and bushes and making more loud noises in public places, the smokes of the cars and factories and cigarettes and etc. پێویستە ئێوەی ئازیز شانبەشانی گەورەکە هەوڵ بدەن کە چواردەوری خۆتانەوە دەست پێ بکەن و دەبێت دڵسۆز و خەمخۆری ژینگەکەمان بین. We need to try and help the environment to keep it clean. In the beginning, in house, school, and our surrounding, we have to be honest that we will look after our environment. هەز بە بەرپرسیارەتی بکەین لە ماڵ و کۆڵان و زەیراتە و شەقامەکار و خۆمان دوور بخەینەوە لە هەموو جۆرە کردەوەیەک کە دەبێتە هۆی پیسبووری ژینگە چونکە خاوێنی ژینگە جوانیەکەی دڵسۆزی هاوڵاتیان دیار دەخەن. We have to be responsible to our environment in houses, schools, streets, resorts and roads, and we have to keep ourselves away from any type of bad tasks that make the environment polluted because cleanness and beauty shows the honesty of people. Thank you for listening to us. خوازانی خۆشەویست ئەمڕۆ چیرۆکی کوردی وەردەگێڕین بۆ ئینگلیزی. Hello everyone, today we're going to translate a Kurdish story to English. پەرتووکێک باسی خۆی دەکات. پەرتووک کوتی 7,000 ساڵ لەمەوبەر لێرە لە خاکی میزۆپۆتامیا لەدایک بوو. A book talks about itself. Book says 7,000 years ago I was born in Mesopotamia. سەرەتا لە شەوەی تاتەخشتی وەک بەرد هەڵگرادرابووم لە پەرتوخانەی ئەو سەردەمە هەڵگیراوم دەست و چاوی دڵسۆزان ئاگاداریان دەکردم و پارێزگاریان لێ دەکردم. ساڵە دوای ساڵ پێمەوە ماندوو دەبوون و خزمەتیان دەکردن تا جوان بوومە چوومە شەوەی کاغەزی تۆمار کراوە کە بە ئاسانی بتوانن هەڵم بگرن و بمپارێزن بە نووسینی جوان و وێنەی ڕەنگاوڕەنگ و ڕەش و سپی و ڕازاندومیانەتەوە لە دروستکردنم کاغەزی سپی ناسک و چاپخانەی نوێیان بۆ هەڵبژاردوم. First I looked like Margaret. They wrote on me and they took care of me. Year after year they got tired by taking care of me until I became nicer and turned into paper so they could take care of me easily. من ئەمڕۆ یەکێکم لە تاوەکەرەکانیشیان ناکرێت دوازم لێ بهێنرێت و دەستبەردارم. Today I'm one of the light finishings. I can't be ignored. دووتوی لاپەڕەکانم سەربردە و چیرۆکی خۆشی پێشینان و هاوسەر خۆبایەمی زانست و سامان و کە لە پۆری با و باپیرانی گرتوتە خۆکە بەهۆی منەوەیە لە چوونەوە لە ناوچوون دەپارێزن. هیچ نهێنیەک بە کەس ناڵم و لای کەسیش نایدرکێنم ئەگەر خاوەنەکەی نەخوازێت بڵاو ببێتەوە. I won't tell anyone's secret if the owner doesn't want people to know. هاوڕێیەکی بەسوودی ڕۆژانەکانم دەتوانم ڕابردوو ئێستا و ئایندەشتان بخەمە بەردەست. I'm a daily good friend. I can tell you about past and now. مرۆڤایەتی بە بۆنەی منەوە بە بەرزترین پلە و پایە دێت دوژمنی سەرخستنی گەورەترین دەردی دواکەوتنی کۆمەڵگەم کە ئەویش نەخوێنەواریە. Humanity will be better by reading books. پەرتووک ئەو گەنجینەیە کە پڕێتی لە خشنی بایەخدار کە هۆشمەندان و ڕووناکبێران خۆیان پێ دەڕازێنەوە. پەرتووک گەنجینەی بیر و هۆش و زانیار و شەونخوونی زانایان و هۆژان و ئەدەبیانە کە بە تەمەنی خۆیاندا لە پێناویدا بەسەردوودە هە لەبەر ئەوەشە کە بە چاکترین هاوڕێدا دەبرێت. A book is a treasure which is full of information. A book is one of the best friends in the world.